بە خۆتان دیتان دایکی زەرد بوو باوکی سپی بوو لێ ئەو هەدەرچە شێرێکی دەگمەن ئەو نەعە شێرێ ئەمن هەیتم کەس نیتی ئەم بەچکە شێرانە لە هەولێر بەرهەم هێنراون و لێسادا لە باخچی ئاژەڵانی هەواری تازە لە شێری سپی و زەرد بەرهەم هێنراون. جا من دەمەوێت قسە لەگەڵ مام خەلیل بکەم کە ساڵانێکە وەزمونی هەیە لە بەرهەمێنانی شێر. مام خەلیل ئەوە چیەوەندە حەزت بە شێر و شێر بە خێو دەکەی و بەسکی شێری شتەیە؟ پێشوەختی بەخێر بێن سەر چاوان زۆر سپاس بۆ باخچەی ئاژەڵانی هەواری تازە. ئەمن بەخۆم زۆر احتمام بە شێر و پڵنگ دەدەم بزات بۆەوەی کەوا زاوزێ بکاتن. لەو باخچەی ئاژەڵانە تەجروبەم زۆر کردیە. شێری سپیم لە مێی زەردایە، مێی زەردم لە شێری سپیدایە، پڵنگم سپی لە زەردایە. عنی کولی مانجێ ئەمن شتەچی دەکەم. مەسەلەن ئەوانە بە خۆتان دیتان دایکی زەرد بوو باوکی سپی بوو لێ ئەو هەدەرچە شێرێکی دەگمەن ئەو نەعە شێرێ ئەمن هەیتم کەس نیتی. زیاتر لە 31 تا 32 جار شێر لە لای من زاوزەی کردیا لەو باخچەی ئاژەڵانە. باشە مام خەلیل چی لەو بەچکە شێرانە دەکەی؟ واللهی ئەمن تقریبا دە عائیلە لەسەر ئەو باخچەی ئاژەڵانە دەژیتن. من بیتاقەکەم کوبرەی کە کردبیتە بەلاش خەڵکەش دێتە لای من بە 1000 دینار بە 500 دینار. دەرەقەتی ئەوەی نایم کە مەسروفی ئەو باخچەیە مەجبورم فرۆشتنی شێر و پڵنگ بکەم. ئەویش بە یعنی بەبێ ئەمرنا بە ئەمر یعنی بەخۆم کە دەدەمە ماڵەتنامە ڕسمی هەیە، ماڵەتنامە ڕسمی دەدەمە مووسڵ دەدەمە بەغدا دەدەمە هەر شارێکی بووێ بیان هەوێ شێریان دەدەمە. هەندێکی خۆم لە ناو دەبم کەوا ئەوە بن پیر ببن نێریان گەورە دەکەم ئەتا زاوزێ بکەم. مام خەلیل ئەم فەرخە شێران نرخیان چەندە؟ وڵی ئێستاوانە شێریش وەک بازاڕێک و بێ بازاڕێدا بە زیاد جاران هەتا 35 وەرەقە 30 وەرەقەی بوو ئێستا خۆی لە 25 وەرەقە 20 وەرەقە دەدات. باشە چ جیاوازێکی لە نێوانەوەی کە شێری سپی لە سپی دەدەیان شێری زەرد لە زەرد دەدەی لەگەڵەوەی کە شێری زەرد و سپیت ئێگەڵ دەکەی؟ واللهی ئەوانە بە دەگمەن یعنی خەڵک دێ مەسەلەن دەرێتن پێم خۆشە بیان بینم کەوا زەردت لە سپیدایە لەبەرەوەی سپیەکە زۆر مەڕغوو بەس ئێستا زۆتی سپی بەچکە 120 وەرەقە دەکاتن لە عێراق. بەس ئەوی دی سعری کەمترە بەس ئەوەی کە تێکەڵاوبی ئەویش سعرەکی دیە. باشە تا چەند خواستی لەسەر خەڵک چەند حەزەکە شێر بە خێوکاو بیکڕێ؟ واللهی گەنجانی کوردستان یا گەنجانی عەرەب و ئەوانە پێیان خۆشە بکڕن و پۆزی پێلێ بدەن لە ناو سەیارەکانیان ڕۆژانە پێ بسوڕێنەوە لە هەولێر و لە شوێنی دی. باشە مام خەلیلەوە مەترسی نییە لەسەرەوە کەسانێکە بەخێوی دەکەن؟ واللهی ئەمن تا ئێستا لە کوردستان ئەوەی دابمە هەر کەسەکی هیچ مەترسی نیە چکە ئەمە ئێستا ئەوە لە پێشە خۆت نایفرۆشین هەتا ماڵیان دەکەین فێرە گۆشتیان دەکەین ئەوجا ئەگە بمانەوێ بیفرۆشین دەیفرۆشین. زۆر باشە مام خەلیل تاوەکو ئێستا لە ماوەی نزیکەی 30 ساڵە ئەم باخچەیەت هەیە چەند فەرخە شێرت بەرهەمێناوە بەگشتی؟ واللهی ئەمن زیاتر لە 100 بەسکە شێرم زیاتر 100 چکاتی شێرەکانی من ئەو شێرانە نینە کە خەڵک هەیبی ئەو شێرە ئێستا پیشانم دەی 6 بەسکە دەینی ئەو سەفەرەی 2 مانگ پێش ئێستا 6 بەسکەی نابوو ئەوانی دی پێنجن ئەوی دی چارن. ئەمن یعنی لە ناو مەجموعە شێرێکی کە لە عێراق و لە ئێران و لەو جیانە هەبوو ئەو شێرانم هێشتینێتەوە بۆ ئەوەی پاشەکەوتیان لێ بکەم 4 بەسکە و 5 بەسکە ماندیبوونەکەم بە خەسار نەچی. زۆر باشە مام خەلیل دەستەکانت خۆش بێت ئەوەی جێتان لێ بۆ قسەی مام خەلیل لە خاوەنی باخچەی ئاژەڵانی هەواری تازە و بازەوە دەکات لە ماوەی 29 ساڵی کە خاوەنی ئەم باخچەی ئاژەڵانەیە زیاتر لە 100 بەسکە شێری لەنێو باخچەکەیدا بەرهەمهێناوە و کەمەش لە ئەنجامی لێکدانی شێری زەرد و سپی بووە. گەنجانیش لە هەرێمی کوردستان و لە پارێزەکانی خواروی عێراق حەز بەکردنی شێر دەکەن بۆ ئەوەی ڕۆژانە نمایش پێ بکەن.